بیسەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتی و بەرنامەی کرێکار زۆر خۆشحاڵم کە پاش ماوەیەک دیسان بە بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی کرێکار بەیەکەوە. تەوەری ئەم جارەی بەرنمەی کرێکارمان تەرخان کردووە بە پەیوەندی نێوان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران و کوردستان. سەرەتا هەواڵە کرێکاریەکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شیرکەتی کشت و سەنعەتی هەفتەپا دەست لە کارکێشانەوەی 700 کرێکاری شیرکەتی نەیشەکەری کەشت و سەنعەتی هەفتەپا لە ناڕەزایەتی بە وەرنەگرتنی 1 مانگ و نیو لە حەقدەستی وەدواکەوتویان. بەپێی هەواڵێکی هێرانە ژمارەیەک لە کرێکارانی نەیشەکەری هەفتەپە لە ناڕەزایەتی بە وەرنەگرتنی 1 مانگ و نیو لە حەقدەستی دواکەوتویان سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە 6 گەلاوێژ دەستیان لە کار کێشاوەتەوە لە بەرامبەر ئیدارێ و ئەنجومەنەدا کۆبوونەوەیان بەڕێوە برد. شرکەتی کەشت و سەنعەت 1000 کرێکاری هەیە کە زیاتر لە 600 کەسیان لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا دەستیان لە کار کێشاوەتەوە و بەرهەمێکیان نییە. کەسێک لە کرێکارانی نەیشەکەری کشت و سەنعەتی هەفتەپە لەم بارەیەوە ڕایگەیاندووە. کرێکارانی ناڕازی بەشەکانی کشت و کاڵی پیشەسازی کە لەو کارخانەدا کار دەکەن خوازیاری وەرگرتنی حەقدەستی وەدواکەوتوی مانگی جۆزەردان و پوشپەڕی خۆیانن. ناوبراو بە ئاماژە بەوەی کە خاوەنکار بەهۆی گوشاری زۆری کرێکاران ڕۆژی دووشەممە 6 پوشپەڕ 50% حەقدەستی مانگەکانی جۆزەردانی کرێکارانی داوە وتی بەم حاڵەشەوە کرێکاران هێشتا نیوەی حەقدەستی مانگی جۆزەردان بە گشتی و حەقدەستی مانگی پوشپەڕیان وەرنەگرتووە. ناوبراو لە درێژەی گرفتەکانی کرێکارانی هەفتەپە ئاماژە بە بیمەی کرێکارانی ئەو کۆمپانیایە کرد و وتی کە کرێکارانی هەفتەپە لەسەر بابەتی بیمە هێشتاکە کێشەیان هەیە لەگەڵ خاوەنکارانی شیرکەتەکە. ئەم کرێکارە کە وەکو نوێنەری کرێکارانی تری ناڕازی قسەی دەکرد لە کۆتایی قسەکانی داوتی گەڵاڵەی پۆڵێنکردنی پیشەی کرێکاران کە لەلایەن وەزارەتی کارەوە لە ساڵی 1970ەوە بە کۆمپانیا دراوە دەبێت لە چەند مانگی داهاتوو بڕواتە باری جێبەجێکردنەوە و ئەگەر خاوەنکار بەنیاز بێت ڕێگری لێ بکات ئەوە لەگەڵ ناڕەزایەتی کرێکاران ڕوبەڕوو دەبێتەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ورمێ کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری ورمێ لە ناڕەزایەتی بەنەدانی هەقدەستەکانیان لەبەر دەرکی ئۆستانداری ورمێ کۆبوونەوە. هەرچەندە و کۆبوونەوەیە پاش دەخولەک لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە پێشی پێگیرا بەڵام کرێکاران ڕایان گەیاند ئەگەر هەقدەستی مانگی پوشپەڕیان پێنەدرێت دەست لە کار دەکێشنەوە و کار بۆ شارەداری ناکەن. پێشترش بەرپرسان و خاوەنکاری بەشی خەدەماتی شارەداری لەمەڕ قبول نەکردنی ئەو ڕێوشوێنە نوێیانە هەڕەشەی دەرکردنی لە تەواوی کرێکارانی ئەو بەشە کردبوو. بەوتەی هەندێک لە کرێکاران هەقدەستی مانگانەی ئەو کرێکارانە مانگی 300,000 تمەنە و لە گرانی ئێستای ئێراندا ناتوانن درێژە بە ژیان بدەن. کرێکارانی کرماشانی بۆ دادگا بانگ دەکرێن. 4 چالاکی کرێکاری خەڵکی کرماشان لەلایەن دادگای ئەو شارەوە بانگ دەکرێن. بەپێی هەواڵەکان 4 چالاکی کرێکاری خەڵکی کرماشان بە ناوەکانی موسا هەندیجانی، مازیار ڕەحیمزادە و غوڵام حوسێن حەیدەری عادل ڕاشتی کە لە زۆمرەی چالاکانی کرێکاری شیرکەتی پیترۆشیمی کرماشانن بەهۆی تۆمارکردنی سکاڵا لەلایەن چەند کەس لە بەڕێوەبەرانی ئەو شیرکەتە بۆ دادگا بانگ دەکرێن. چالاکێکی کرێکاری کە نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت ڕۆژی دووشەممە 6 گەلایۆز لەو بارەوە زانیاری زیاتری داوە و ڕایگەیاندووە کە ئەم 4 چالەکە کرێکاریە لە ناڕەزایەتیەکانی کرێکارانی ئەو شیرکەتە لە ساڵی 92 لەو کەسانە بوون کە وەک نوێنەری کرێکاران دیاریکران بۆ گفتوگو لەگەڵ خاوەنکارانی ئەو شیرکەتە. بەم بۆنەوە لەلایەن خاوەنکارانی ئەو شیرکەتەوە سکاڵە لە دژیان تۆمار کراوە. لە دووەمین کۆبوونەوەی دادگاشدا تاوانی بشێوی لەناو شیرکەتەکەیان خستووەتە پاڵیان. بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان لە مانگی پوشپەڕی 1393 بەپێی زانیاریەکانی بانکی ناوەندی ڕێژەی هەڵاوسان لە مانگی پوشپەڕی 1393 بە 25.3 لەسەد گەیشتووە. پێوەری نرخی شتومەک و خزمەتگوزاری لە بەشی شاری ئێران لە مانگی پوشپەڕی 1393 بە ڕێژەی 196.8 گەیشتووە کە لە چاو مانگی پێشوو 1.4 لەسەد بەرز بووەتەوە. نرخی شتومەک و خزمەتگوزاری لە مانگی پوشپەڕی ئەو ساڵ لە چاو مانگی پوشپەڕی ساڵی ڕابردوو نزیکەی 14.6 لەسەد بەرز بووەتەوە. هەواڵنێریە نێوخۆیەکان لە راپۆرتێکدا ئاماژە بە بەرنامەی زیندویی تەلەڤیزیۆنی پایش دەکەن کە بەشداربووان لە راپرسی داهاتووی ئابووری ئێران لە ساڵی 1393 لە نێو 4 خاڵی دیاریکراوی گەشەی ئابووری بەرامبەری لەگەڵ ساڵی 1392 نزیک لە ساڵی 1392 خراپتر لە ساڵی 1392 خاڵی خراپتر لە ساڵی 1392 زۆرترین جار دەستنیشان کراوە. هەر بە پێ و راپۆرتە زیاتر لە 43 لەسەدی بەشداربووان گەشەی ئابووری لە ساڵی 93 یان خراپتر لە ساڵی 92 دیاری کردووە.
26.9 لە سەدی بەشداربووان باشتر لە ساڵی ڕابردوو، 19 لە سەدی وەک ساڵی 92 11 لە سەد گەشەی ئابووریان هەڵبژاردووە. هەر لەو بەرنامەیەدا مەسعود نیلی ڕاوێژکاری ئابووری حەسەن ڕوحانی جەختی لەسەر ئەوە کردەوە کە نابێت چاوەڕوانی موعجزەمان هەبێت، ئەگەر گەمار و ئابووریەکانیش نەبوایەتن دیسان تووشی ئەو قەیرانە دەبووینەوە. ئەو کارناسە دەوڵەتیە ڕایگەیاند لە ماوەی 2 ساڵی ڕابردوو داهاتی سەراسەری 20 لە سەد کەمی کردووە و هەڵاوسانیش بەرز بووەتەوە. مانگرتنی کرێکارانی کۆمپانیای سەهەند ئازەری کرماشان. کرێکارانی کۆمپانیای سەهەند ئازەری کرماشان لە ناڕەزایەتی دەربڕین بە نەدانی هەڵدەستەکانیان مانیان گرت. بەپێی هەواڵەکان ڕۆژی یەکشەممە 6 گەلاوێژ کرێکارانی کۆمپانیای سەهەند ئازەری کرماشان لە ناڕەزایەتی دەربڕین بە نەدانی هەڵدەستەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە. هەر لەم پەیوەندەدا ژمارەیەک لە کرێکاران تووڕە بوون و ئامرازێکی بەرشکانی ئەو کۆمپانیایان شکاندووە. بەپێی ئەو هەواڵە کرێکارانی کۆمپانیای سەهەند ئازەر بۆ وەرگرتنی هەڵدەستەکانیان سەردانی دەفتەری بەڕێوەبەری ئەو کۆمپانیایان کردووە، بەڵام بەرپرسی پەیوەندیدار پێیانی ڕاگەیاندووە کە پوڵیان نییە هەڵدەستەکانیان پێ بدرێت. هەر بۆیە لە ناڕەزایەتی دەربڕین بە وڵامەت دەکەس لە کرێکاران هێرش دەکەنە سەر ئامرازەکانی کۆمپانیا و ئامرازی بەرشکاندنەکە دەشکێنن. شایانی باسە پێشتری 100 کەس لە کرێکارانی سەهەند ئازەری کرماشان لە ناڕەزایەتی دەربڕین بە نەدانی 6 مانگ حەقدەست لە بەرامبەری ئوستانداری کرماشان دەستیاندا بووە کۆبوونەوەی ناڕەزایەتی و دواترەکان لە بەردەم دادگا کۆبوونەوە و دادگا بەڵێنی دابوو کە لە ڕێگەی فرۆشتنی کەرەستەکانی ئەو کۆمپانیا حەقدەستێکیان پێدەدرێت، بەڵام تا ئێستا هیچ کردەوەیەک بۆ چارەسەری کێشەی ئەو کرێکارانە ئەنجام نەدراوە. پێویستە بوترێت خاوەنکاری ئەو کۆمپانیایە ئەندامی سوپای پاسداران و حەقدەستی کرێکارانی بلووەکە کردووە. هەژاری بەشێکی زۆری منداڵان لە خوێندن بێبەش دەکات. عەلی زەڕەفشان بریکاری پەروەردەی ناوەندی وەزارەتی پەروەردە و بارهێنان هەواڵێکی سەبارەت بە سەرپێچیەکان لە نێو خوێندنگاکانی تەواوی ئێران ڕاگەیاند. لەم ئامارە ئاماژە بە وەرگرتنی یارمەتی لە خەڵک لە کاتی ناونووسیکردنیش کراوە. ئەو ڕۆکە دەرفەتی درێژەدان بە خوێندن بۆ منداڵانی چینی دەستکورت و کەمداهاتی کۆمەلگا کەم یان بە تەواوەتی لە نێو چووە یان بنەماڵەکان لەژێر گوشاری قورسی ئابووری هەلومەرجی درێژەدان بە خوێندنی منداڵەکانیان دەڕەخسێنن. بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان، عەلی زەڕەفشان لە دانیشتێکی هەواڵنێری کە ڕۆژی یەکشەمە 5 پوشبار بە مەبەستی ڕاگەاندنی دوایین بارودۆخی ناونووسی خوێندکاران بەڕێوەچوو سەبارەت بەو سەرپێچیانەی کە لە ساڵی پێشوو واتە 92 بۆ 93 هەتاوی لە خوێندنگا جۆرە و جۆرەکانی تەواوی ئێران ڕوویاندا وتی ڕانەگەیاندنی یارمەتی ماڵی لە بنەماڵی خوێندکاران لە خوێندنگاکان 412 نمونە، هەڵسوکەوتی نەشیا و ڕێزنەگرتن لەو کەسانەی کە بە مەبەستی ناونووسی منداڵەکانیان سەردانی خوێندنگاکان دەکەن 222 نمونە، دەربڕینی ناڕزایی 260 نمونە، نەبوونی بەڕێوەبەر و بەرپرسی ناونووسکردن لە خوێندنگاکان 482 نمونە، وەرگرتنی یارمەتی ماڵی لە خەڵک لە کاتی ناونووسکردن 691 نمونە، وەرگرتنی پۆل لە دەرەوەی بەرنامە 253 نمونە و ناچارکردنی دایک و باوکی منداڵان لە کاتی ناونووسکردنی پێشوەخت 67 نمونە، هاوکاری نەکردن لەگەڵ فەرهەنگیان و دایک و باوکانی پیشەدار 109 نمونە، بەکردەوە دەرهێنانی مەرجدارانەی کۆی نمرا واتە معادڵ 75 نمونە، نەبوونی زانیاری لە یاسا و ڕێساکانی ناونووسکردن 190 نمونە، ناونووز نەکردن یان تۆمار نەکردنی زانیاریەکان لە ماڵپەڕی ئینتەرنەتی 192 نمونە، ڕەچاو نەکردنی شوێنی ناونووسکردن 282 نمونە و بابەتەکانی دیکە 212 نمونە تۆمار کراوە. بەوتەی بریکاری پەروەردەی ناوەندی وەزارەتی پەروەردە و بارهێنان لە پارێزگاگەلی وەک سیستان و بەلوچستان، کوردستان، کەهکیلویە و بوی ڕەحمەت، گیلان و لڕستان ڕێژەی سەرپێچیەکانی خوێندنگاکان زۆر کەم بووە یان هیچ سەرپێچیەک لەم شوێنانە ڕووی نەداوە. بریکاری پەروەردەی ناوەندی وەزارەتی پەروەردە و بارهێنان لە حاڵێکدا باسی لەم سەرپێچیانە لە پەروەردە و بارهێنان وەکو وەرگرتنی تێچووی ناونووسی لە خوێندنگا دەوڵەتیەکان کردووە کە بەندی 30 یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی جەختی لەوە کردوێتەوە کە ئەرکی دەوڵەتە کەرەستە و ئامێری خۆڕایی بۆ تەواوی خەڵک تا کۆتایی قۆناغی ناوەندی دابین بکات و کەرەستە و ئامرازی خوێندنی باڵا تا ئاستی هەرە باش بە شێوەی خۆڕایی بڵاو بکاتەوە. بەم حاڵەوە کارناسان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دواکەوتن و بێبەشبوونی منداڵان لە خوێندن بۆ هۆکارە ئابووریەکان دەگەڕێننەوە، بە تایبەتیکردنی پەروەردە و گۆڕانی بەردەوامی بۆ کەلوپەل کە ڕۆڵێکی بنەڕەتی لە دواکەوتن و بێبەشبوونی منداڵان لە خوێندن و جیاوازی چۆنیەتی و چەندایەتی پەروەردە لە نێو چینە جیاوازەکانی کۆمەڵگەدایە.
پەروەردەی گشتی و تەنانەت پەروەردەی هەرە باش کە تا ساڵانی پێشوو مافی منداڵان بوو بە شێوەیەکی کەم تا زۆر و خۆڕایی لە بەردەستی هەموواندا بوو لە ساڵانی پاش شەڕی 8 ساڵە کەمکەم بەرەو بە شمەکبوون هەنگاوی هەڵگرتووە. ئەو ڕۆکە دەرفەتی درێژەدان بە خوێندن بۆ منداڵانی چینی دەستکورت و کەمداهاتی کۆمەلگا کەم یان بە تەواوەتی لە نێو چووە یان بنەماڵەکان لەژێر گوشاری قورسی ئابووری هەلومەرجی درێژەدان بە خوێندنی منداڵەکانیان دەڕەخسێنن. دوایین زانیاریەکان سەبارەت بە دۆسیەی 4 کرێکاری پیترۆشیمی رازی. دومین دادگایی 4 کرێکاری پێترۆشیمی رازی کە دەوترێت لەلایەن خاوەنکارەوە بە تێکدانی نەزم تۆمەتبار کراون بیستی گەلاوێژ بەڕێوە دەچێت. بە پێی هەواڵەکان یەکێک لە کرێکارانی پێترۆشیمی لەم بارەیەوە ڕایگەیاندووە. دوهەمین دادگایی موسا هەندیجانی، مازیار ڕەحیمزادە، غوڵام حوسێن حەیدەری و عادل ڕاشتی نزیک بە 2 حوتەی دیکە بەڕێوە دەچێت و چاوەڕوانی دەرەنجامی کۆتاین. یەکەمین دادگایی ئەو 4 کرێکارە 4 ڕەشەمەی ساڵی 92 لە دادگای ئینقلابی شاری ماحشەر بەڕێوە چوو دۆسیەکەیان لەوێەوە نێردرایە دادگای سەربەندەر. ئەو چالاکە کرێکاریە وتی هەروەها دەوترێت کە 8 کرێکاری دیکەی پێترۆشیمی رازی بەم زوانە دادگایی دەکرێن. ئەو 12 کرێکارە کەسانێکن کە لە کاتی ناڕەزایەتی سێنفیەکانی ساڵی 92 وەکو نوێنەری کرێکاران لەگەڵ خاوەنکار دانیشتنیان دەکرد. ئامانجی خاوەنکار ئەوەیە کە لە دەستگای داد وەک ئامرازێک بۆ سەپاندنی گوشار و بەرتەسکردنەوەی زۆرتر بۆ سەر چالاکی کرێکاری پێترۆشیمی رازی کاڵ وەربگرێت. کرێکارانی کۆمپانیای ڕێگەی هەمەدان ساوا 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. 25 کرێکاری کۆمپانیای سازکردن و نۆژەنکردنەوەی ڕێگا یەکێک لە لقەکانی کۆمپانیای ئابادڕاهانی پارس ماوەی 3 مانگە حەقدەستیان پێنەدراوە. بە پێی هەواڵی هێرانە سەرۆکی کانونی شوراکانی کار لە پارێزگای هەمەدان سەرەڕای پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵەی ڕایگەیاند. حەقدەستی مانگی خاکەلێوەی کرێکارانی مەکۆی ئەوارزی ئەو ڕێگەیە لەم دوایانەدا پێیان دراوە. گوێنەدانی خاوەنکاری ئەو کۆمپانیایە بە یاساکان بووەتە هۆی ناڕزایەتی کرێکاران. ناوبراوتیشی بە حکمی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە ئۆتۆمۆبیلەکان لە ئازادڕای کەربەلا تێدەپەڕن ئەو کۆمپانیایە داهاتێکی باشی هەیە و سەیرە کە حەقدەستی کرێکاران 3 مانگە وەدوا دەخرێت. سکاڵای 34 کرێکاری ژنی مخابراتی بوشێر بەهۆی بەستنی گرێبەستی نایاسایی. پارێزەری کرێکارانی 118 مخابراتی بوشێر ڕایگەیاند 34 کەس لە کرێکاران لە پەیمانکاری بوشێر بەهۆی بەستنی گرێبەستی نایاسایی سکاڵایان بەرز کردوێتەوە. یەکەمین کۆبوونەوەی و سکاڵای ڕۆژی چوارشەممە یەکی گەلاوێژ بەڕێوە چوو. بە پێی هەواڵەکان ڕەزا دێسەیر پارێزەری ئەو کرێکارانە وتوویە ئەو 34 کرێکارە کە سەرجەمیان لە ژنانی کرێکاری شیفتی شەو و دوانیوەڕۆی مخابراتی 118 کە گەلاوێژی ساڵی ڕابردوو کۆمپانیای پەیمانکاری لیان ئۆفۆقی نوین لە کاتی بەستنی گرێبەست ئەو کرێکارانی لەسەر دووڕیانی لەسەر کار دەردەکرێن دەکەسیان واژۆکردنی گرێبەست بە ناوەڕۆکی نایاساییەوە دانا. ئەوراو لە شرۆڤەی ئەو گرێبەستە وتی ناوەڕۆکی گرێبەستەکە بەو شێوەیە بووە کە 34 کرێکار لە حەقدەستی ئیزافەکاری کارکردن لە ڕۆژی هەینی کارکردن لە ڕۆژانی پشوو و مەرەخەسی ساڵانەی خۆیان چاوپۆشی بکەن و لە بەرامبەردا خاوەنکار لە دەرکردنی دەکەس لەو کرێکارانە پاشگەز بێتەوە. کرێکارانی ژنی ئەو ناوەندە کە کارەکەیان خزمەتگوزاری تەلەفۆنیە بۆ پاراستنی پیشەکەیان ناچار کراون کە ئەو گرێبەستە واژۆ بکەن لە حاڵێکدا بە پێی یاساکانی کارکردن وها مەرجدانانێک بە تەواوەتی نایاسایی و مافەکانی کرێکاران پێشێل دەکات. دۆخی نالەباری جەستەیی ئەفشین نەدیمی لە زیندانی ناوەندی سنە. ئەفشین نەدیمی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ناوەندی شاری سنە لە دۆخێکی نالەباری جەستەیی بەسەردەبات و پێویستی بە مەرەخەسی پزیشکیە. بە پێی هەواڵی کۆمیتەی هاواهەنگی بۆ یارمەتیدان بە پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان ئەم چالاکە کرێکاریە بەندکراوە تووشی نەخۆشی هەناسە بووە و ئازارێکی زۆری هەیە. ئەمەش لە حاڵێکدایە کە دەرمانی پێویست بۆ چارەسەری نەخۆشیەکەی بە ڕێژەیەکی زۆر کەم و بە شێوەیە کە یەک لە سەرسەی دەرمانی پێویست پێدەدرێت و لە دەرمان و چارەسەری پێویست بێبەشە. بە پێی ئەو هەواڵە دۆخی جەستەیی ئەفشین نەدیمی بە لە بەرچاوگرتنی پیسبوونی بەندەکانی زیندانی ناوەندی شاری سنە نالەبارتر دەبێت و بۆ چارەسەری پزیشکی دەبێت بە خێرایی بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. بینەرانی بەڕێز هەر بۆ شێوەیە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد تەوەری ئەم جارەی بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بە پەیوەندی نێوان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. هەر بەم بوونەوە میوانداریەتی بەڕێزان
کەوسەر فەتاحی چالاکی بواری مافەکانی ژنان و فواد محەممەدی چالاکی پێشووی خوێندکاریمان کردووە. هاوڕێیان زۆر بەخێر بێن. هاوڕێ کەوسەر لە ناو حکوومەتە دیکتاتورەکان کە کوماری ئیسلامیش دەڕواتە ڕیزی ئەو حکوومەتانەوە هەموو جار بە پرۆپاگەندە و بە شایعات داخستن لە ناو جامعە هەوڵەدەن کە پرژ و بڵاوی لە نێوان بزوتنەوەکانە دروستکەن. بۆ نمونە ئەڵێن کە بزوتنەوەی کرێکاری دژایەتی هەیە لە تەک خواستەکانی باقی بزوتنەوەکانی تر، یاوەی کە بزوتنەوەی ژنان دژایەتی دەکات لەگەڵ نەریتە. پرسیار ئەوەیە بزوتنەوەی کرێکاری ئاراستەیەکی جیاوازە لە باقی جوڵانەوە مافخوازیەکانی تر وەک نەتەوەی خوێندکاران ژنان و تەنانەت ژینگە؟ زۆر سپاس. منیش پێشەوەی کە وڵامی تەنها بدەمەوە پێم خۆشە سڵاوی خۆم پێشکەش بە بینەران بکەم و دەستخۆشی لێ بکەم بۆ بەرنامەکەتان. لە جوابی پرسیاری جەنابەتدا دەتوانم بڵێم نەخێوانیە، چونکی تۆ دەتوانی فاکتی بۆ بێنیەوە. بۆ نمونە بزوتنەوەی نەتەوایەتی ئەگەر باس بکەی و پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی کرێکاری دەتوانی ئاماژە بۆ بدەیت. بۆ نمونە ئێستا لە چەندەی ئەخیردا کوردێکی زۆر بەشی کرێکارێکی زۆر ڕوویان کردوتە کوردستانی باشوور. لەبەر چییە؟ ئەو مەسەلەی نەتەوایەتیان دیارە، کەمایەتی نەتەوایەتی دیارە کێشەیە لێرەوە، کەمایەتیەک لەبەر چاو دەژیری. لەبەرەوە تۆ هیچ چۆن بڵم سەرمایه‌گوزارێکی کەدان لە نێو شارە کوردستانەکاندا نابینی. تۆ دەبینی کە پەرتەوازە بوون زۆربەی کرێکارانی کورد بە ناچاری و بە حەقدەستێکی زۆر کەمتر لەو شتێکە دیارە حەقی خۆیانە بەبێ بیمە بەبێ ئیمکانات هەڵدەستن وە لە شارە گەورەکان بۆ نمونە سنەتاران تەورێزیان و تازەگەی کە دیتومانە ڕوویان کردوتە کوردستانی باشوور و لێرە دەست بەکارن. دیارە ئەوە فاکتێکی بەرچاوە کە دەتوانی پەیوەندی نێوان ئەو دوو بزوتنەوەی نیشان بدەیت کە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی نەتەوایەتی پێکەوە ئاوێتەی یەکن. تۆ ناتوانانی بەشی نەتەوایەتی ناتوانانی لە خۆ دوور بخەوە، تۆ چ کرێکار بی چ خوێندکار بی چە ژن بی و لە ماڵدا بی دەرەحاڵ مەسەلەی نەتەوایەتی زەختێکە و لەسەر تۆ هەیە لە کوردستانی ئێران مەبەستمەوە. لەسەر بزوتنەوەی خوێندکاری دەتوانمەوە بڵێم یەکەم ئەوەی کە بزوتنەوەی خوێندکاری و خوێندکاربوون پرۆسەیەکی درێژماوە نییە. خوێندکاربوون پرۆسەیەکی کاتیە و کۆتایی پێدێ. هەر کەس وە هەر خوێندکارێک لە چوارچێوەی فعالیەتی خۆیدا دیارە خواستی تایبەت بەخۆیان هەیە. بزوتنەوەی خوێندکاری خواستی تایبەت بەخۆی سەرڕای ئەو خواستانە بزوتنەوەی خوێندکاری هەر کەس کە دەتوان بڵێم چالاکوانە لەو بزوتنەوەیدا دەتوانێت فاکت و کەرەستە و ئیمکان و ئەبزار بێ بۆ بەقی بزوتنەوەکانی دیکە. بۆ نمونە ئەزمون نیشانی داوە، ئەزمون شتی نیشان داوە کە زۆربەی خوێندکاران دوای تەواوکردنی خوێندنیان یا پەیوەست بوون بە ڕیزەکان یەکێک لە حیزبەکان بۆ مەبەستم لە کوردستانیان بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. لە بابەت مەسەلەی ژنیشەوە ئەوە من پێم وایە نزیکترین و قوڵترین پەیوەندی لە نێوان بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری هەیە. ئەویش ئەگەرەکەی ئەوەیە و دەلیلەکەی ئەوەیە کە من وەکو ژن مەبەستم ژن بەعام تۆ لە ماڵدا خەریکی کاری خەریکی ئیشی، بەڵام بەبێ ئەوەی کە هیچ مافێکت بۆ دیاری کراوێ بێ ئەوەی کە کارەکە دەسەن ئەرزشی بێت، چون ئێستاکە وای لێ هاتووە بە پوڵدان و بە قیباڵی پوڵ ئەرزش بۆ کارەکان دیاری دەکرێت. یعنی هەر شتێک نرخێکی هەیە. دەبینین کە نەخێر کاری ژن کارێکی کە لە ماڵەدا دیکێ و بەشێکێتی تۆ لە ماڵەدا خەریکی کاری و خەریکی منداڵ تەربیەتکردنی هەر یەک لەوانە لە وڵاتانی ئوروپایی وەکو کارێکی بە ئەرزش و کە کارێکی کە بیمەی هەیە کارێکی کە حقوقی هەیە لە بەرچاو دەگیرێت، بەڵام دەبینی لە ئێران وانە بەعکسەوە هەر ئەرزشیشی بۆ نابینرێ و ژن تەنیا وەکو مەصرف کنندەیەک چاو لێ دەکرێت، تەنیا مەصرف کنندەیەکی سرفە کە لە ماڵەدا دانیشتووە پیاوەوە دەرەوە خۆراکی بۆ دێن و سرفەن مەصرف کنندەیە لە حاڵێک داوانە. بەشێکی دیکە دەتوانم باسی ئەو بکەم خۆی بزوتنەوەی ژنان زەختی خستۆتە سەر و زوومی کردوتە سەر پەروەردە و لە چەندەی ئەخیردا ئەو شتێککە پێی دەکرێت پاتریالیزمی شەرقی یا شەرق شناسی لەو دەی ئەخیردا باسی ئەوە کراوە کە مەسەلەی ژن تەنیا مەسەلەی جنسیەتی نییە، تەبعیزی جنسیەتی نییە، مەسەلەی حقوق و کار و داهاتێتی کە مەسەلەیەکی بەرچاوە
لە ئیدامەدا باسی دەکەم کە چەندە تاثیر لەسەر بەرژەوەندی ژیانی ژنان دادنێ بۆیە بزوتنەوەی ژنانیش لە بزوتنەوەی کرێکاری جیاواز نییە هەروەک دەبینین ئێمە دوو شێواز کارمان هەیە ئێمە بزوتنەوەی ژنان بۆ نمونە لەسەر ئەوە بە تحقیق و بەڕسی دەکات کە ژنان وەختێک واردی دنیای کار دەبن دوو دەستەمانەیەکیان کە بەبێ ئاگاهی وارد دەبێت و دەستەی دووەمەوەی کە بە ئاگاهیەوە دێ ئەوەی کە بە ئاگاهیەوە دێ ئەو کاتێک کە هاتە نێو دنیای کارەوە هیچ فەرقێکی لەگەڵ پیاوێکی کرێکار نیە هەمان کێشەکانی کە بۆ پیاوێکی کرێکار هەیە دەگەڕێشتەوە سەر ئەو ژنە بۆیە هاوتەری بن لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و بەشی ئەوە کە باسم کرد ئەوەیە کە نائاگاهانە وارد دەبێت تۆ ژنێکی لە ماڵێ دەبینی نان ئاوەری ماڵێک کە مێردی بێ یان برای بێ یان باوکی بێ تووشی تەسادف و مردن و نازانم نەخۆشی و لە ماڵدا کەوتن و خەرجی ماڵێ غێرە مستەقیم دێت سەرشانی ژنەکە بۆیە مەجبورە هەستێ بچێ واردی دنیای کار بێ و بە نائاگاهیەوە وارد دەبێت وەختێک بە نائاگاهیەوە وارد دەبێت حازرە بە کەمترین دەرامەت بەبێ حقوق بەبێ ئەسەن ئەوەی کە داوای ئەسەن پێی وابێ کە ئەتەتوانێت بیمەی کاری بێ واردی دنیای کار دەبێت بە نرخێکی زۆر کەم دەست بەکار دەکات بۆیە من پێم وایە ئەسەن بزوتنەوەی خوێندکاری ئەگەر بزوتنەوەی ژنان و گەیشتن بە ئامانجەکانیان لەبەر چاونەگرێ ناتوانێت بزوتنەوەیکی سەرکەوتوو بەڵێ سپاس هاوڕێی کەوسەر کاک فواد منم پرسیارم زۆر لەلاوە گرینگە هەر بۆیە ئەمەوێ لە ڕوانگای ئێوەی چۆ تەوزیحاتی ئێوە لەسەر ئەم پرسیارە ببیسم منیش خۆشحاڵم بۆ بەشداریکردن سەرەتا لەم بەرنامە و سڵام هەیە بۆ ئێوە بینێرانتان بەر لەوەی کە من وەڵامی ئەو پرسیارە ئێوە بمە و یەک تێبینی هەیە کە زۆرێک لە چالاکان یا ئەوانەی کە تحقیقیان کردووە لەسەر مەسائل کۆمەڵایەتی ئێران یەک تێبینیان هەیە ئەوەی کە هەندێک لەو چالاکیانە وەک بزوتنەوە ناکری ناو بنرێت غێر لە بزوتنەوەی نەتەوەی کە تایبەتمەندی بزوتنەوەی واقعی هەیە وەلی بە هەموو ئەوانەوە چون ئەوە مەسەلەیەکە تیۆریک قسەی زۆر هەڵەگری بە هەموو ئەوانەوە چالاکان خوێندکاری ژنان کرێکاران و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەگشتی چەند ویژگی مشتەرەکیان هەیە کە ئەوێتە باعیس ئەوەی کە هەماهنگیان زۆرتر بێ بەیەکە و عەداڵەت خواز بوون دیموکراسی خواز بوون و سکولار بوون ئەم سێ ویژگی و تایبەتمەندیە دەلیلێکە بۆ ئەوەی کە ئەوان ئەتوانن بە تایبەت لەم دەورانە پێویستی و لزوم هاوکاری و ئتحاد بزوتنەوە کۆمەڵایەتیەکان مەسئلەیەکە مهم بوو بەرەو پێشچوون ئەو خەبات و مبارزە بۆ تاغیری گەورە لە وەزعیەت زندگی خەڵک و لە وەزعیەت سیاسی و اجتماعی خەڵک لەبەر ئەوە ئەتوانن غێر لەوە حکوومەت ئێران حکوومەتێک ئیدۆلۆژیک و دینی کارناسان ئەمنیەتی حکوومەت ئێرانیش بەباشی لەم ئاگادارن لەم مەسئلە کە ئەو سێ ویژگی و تایبەتمەندیە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان پایەکان حکوومەتەکە زەعیفەکاتەوە حتا بەقای حکوومەتەکە خاتە خەتەرە و هەر ئەو حکوومەتێکە دینی زۆرێک لە ئەو خسڵەتە زۆرێک لەو کەسانەی کە چالاکن لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەروەکە وتم ژنان خوێندکارانیان زوتنەوەی کرێکاری بیرێک سکولاریان هەیە کار و چالاکیەکانیان عەداڵەت خوازانەیە دیارەکە کۆشن بۆ کۆمەڵگایەک دموکراتیکتر بۆ حکوومەتی دموکراتیکتر هەر لەبەر ئەمە ئەوێنین کە ڕۆژانەیش حکوومەت هەر بەبوونی دەرکردن بەم مەسئلە و ڕۆژانە ئەوێنین یا بە تاکە کەسیان بە کۆمەڵ چالاکان خوێندکاری یا ژنان یا کرێکاری بازداشت دەکرێن زیندانەکرێن هەروە کەوتم بەشێک لەو فشارە هەڵەگەڕێتەوە بۆ ترس حکوومەت بۆ بە خەتەرخستن بەقای حکوومەتە دینیەکەی هەر لەبەر ئەمە ئەکرێ یانێ هەرچێک ئەو بیرە هەرچێک ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چالاکترەوە بوونەوە مردمیتر بکرێتە و هێز کۆمەڵایەتی زۆرتر ئەکرێتەوە ئەو فکر و بیر و باوڕە ناو خەڵکا زۆرتر ئەکرێتەوە کە جیای دین و دەوڵەت لازمە لەم دەورانە کە کۆمەڵگا هەرچی دموکراتیکتر بێت ژیان خەڵک باشترێکە مەسئلەیەکتر ئەتوانین شارێ پێکەین زۆرێک خەڵکی ئێران بەگشتی و کوردستان زۆرتر یانەی قەدر و حورمەت کار و چالاکی فعالەکان ئەگرن
قەدر و حرمەتی ئەزانن نیەتەکە نیەتێکە ئینسانی وەلی بووە لەم ماوە بەعزێ وەخت ئەوێنین کە پشتیوانیکردن خەڵک بەو ڕادەکە لازمە نییە هەر لەبەر ئەوە لازمە کە ئەگەر شتێک پێش بێت ناڕزایەتی کرێکاران یان ناڕزایەتی ژنان لازمە کە خەڵکیش یەواشیواش بیر لەوەکەنەوە کە پشتیوانی بکرێ لە داخوازیەکانیان چون ئەو چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەدەفیان ژیانێکە باشتر بۆ خۆیانەوە بۆ خەڵک چون ئەوانیش خۆیان بەشێکن لەو خەڵکە. وڵە زۆر سپاس کافواد لە وەڵامی ئەم پرسیارە شارەتان بەوە کرد وەچی مشترک هەست لە بین بزوتنەوەکانە یا باشترەوە بڵن کە ئەهدافی مشترکیان هەیە. بزوتنەوەی خوێندکاری لە چه ڕێگا و بوارێک تا ئەتوانێت هاوکاریان بێت لە تەک بزوتنەوەی کرێکاری لەگەڵ خوێندکاران. سەبارەت بم پرسیارە ئەوەی کە ڕاستی بێ ئەو چالاکانە کە خۆیان لە ناوخۆدان ئەوان باشتر ئەتوانن جواب ئەم پرسیارە بنەوە چون ئەوان لەگەڵ کێشە و گرفتەکان ڕوبەڕوون ئەزانن کێشە و گرفتەکان زۆرتر چییە وەلێ وەک ڕێگە حل و پێشنیار هەروە کە شارەمان کرد لە وەڵام پرسیارە ئەوڵەکەیژە ئەو ڕێگە لە عەداڵەت خواز بوون ئەو ڕێگە لە فکرێک ئینسانی لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چ بزوتنەوەی کرێکاری و چ بزوتنەوەی خوێندکاری ئەمە شرایطی فراهمەکە بۆ هاوکاری زۆرتر غێر ئەلبەت یەک مەسەلە من لێرە شارەی پێ بکەم لە زۆر وەخت چالاکانی خوێندکاری پشتیوانیان کردووە لە باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تایبەت بزوتنەوەی کرێکاری تر شتێکە ها لە بەرچاوە ئێمە دیومانە زۆر وەخت لە زۆرێک لە کۆبوونەوە و ناڕزایەتی خوێندکاریەکانە یەکێک لە پلاکاردگەلێک یەکێک لە دروشمە ئەسڵیەکان کە خوێندکاران هەر لە نەزریانە ئەو عەداڵەت و بەرابەریەسە داواکاری بوو عەداڵەت و بەرابەری زۆرتر پشتیوانی لە حەق و حقوق کرێکارەکان دیومانە مەسەڵەن هەز لە زۆرێک لە چالاکیەکانە دانش و کارگەر ئتحاد فقط یەک شتی هەز زۆر وەخت خوێندکاران پشتیوانیان کرێ لە داخوازی چ کرێکاران چ ژنان وەلێ کەمتر ئەو پشتیوانیە بووە بەنسبەت چالاکان خوێندکاری حتا وەختێکیش دەستگیرەکەین بە تواو ئەمانیشە و هەروە کە ئشارەم کرد لازمە ئەو عالەم شرایطە ئەو ویژگیە مشترکانە بێتە باعثەوەی کە هاوکاری زۆرتر بکرێ ئەم هاوکاریژە بووە لە دانشگاکان ناو ئێرانە ڕووداوی کرێکاری ڕووداوە بۆ کرێکارێک بە 500 نەفەر و 1000 نەفەر خوێندکاران ئەو دانشگا ناڕزاییان دەربڕیە هەر لە شتێک ئاوا ڕۆژانە و تا مەسائلێک جدیتر و مهمتر کە ئشارەمان کرا لە نەزەر فکری و نزیکن غێلەوە من خۆم دیومە بە شاهدی بووم لەو ماواکە لە ناوە بووین چالاکانی خوێندکاری کورد لە شارە کوردنشینەکانە زۆر وەخت لە زۆرێک لە ڕێ و ڕسم و مەراسم و ناڕزایی کرێکاریەکانە بەشداریان کردووە من دیومە ڕۆژجانی کرێکار بووە زۆرێک لە چالاکانی خوێندکاری کورد بەشدار بوون لە ئاگادارکردنەوەی خەڵک لە بەشداریکردنیان لە کار و فعالیەتەکانە جز و فعالە ئەسڵیەکان ئەم ئەوە مەسئلەیەکتر کە هەم بۆ بزوتنەوەی خوێندکاری هەم بۆ بەنسبەت حتا پەیوەندی و ئەوەی کە هاوکاریان بووە بەنسبەت بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان زۆرێک لە ژنان ئایسە لە کارگا دەوڵەتی یا شرکەتە خصوصیەکانە کار و فعالیەتەکەن هەر فکر چەپیش هەمیشە ئەمە بووە دانەی لە تایبەتمەندی ئەسڵیەکان یەکە پشتیوانی کرێ لە حقوق ژن ئەمە ئەوێتە باعثەوە کە هاوکاریان زۆرتر بێت و هاوکاریشیان بووە بەنسبەت بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی ژنان بەشێک لە چالاکان خوێندکاری چالاکانی ژنیان کچن لە دانشگاکانە کە ئەکرێ بەنسبەت فرەتریش بکرێتە و هەرچەند تام لەم دەورانیژا باشتر بووە هەرچەند بەنسبەت تعداد دانیشتووی کچ ئایسە نزیک 6%ێکەوە یانەی لە 10 نەفەر 6 نەفەری کشە لە ناو دانشگاکان ئێرانە ئەشێ بیر لەوەیش بکرێتەوە کە بەنسبەت ئەو تعداتە خۆیان کار و مەسئولیەتەکان بگرن ئەوحدا
کار و فعالیەتەکانیان زۆرتر بکەنەوە مەسئلەیەک یەک شتیش هەست لێرە لازمە شارەی پێ بکەم یەک منتەقە کوردنشینەکان کارخانەی سەنعەتی کەمترە یعنی وەک ئەوەی کە لە نظر تئۆریکە ئەو جۆرەی کە مەسەڵەن پرۆلتر کە لە دیدگای مارکسیستیە و تعریف بکرێت وەک کاریگەر سەنعەتی لە ناوچە کوردنشینەکانە کەمە یعنی لەو بابەتە و کاریگەر سەنعەتی و پرۆلتر کەمە وەلی هەستمان لە دیدگایەوە بەنسبەت وەک محەلیکردن فکرەکە لە ناوچە کوردنشینەکانە هەر ئایسەیش فرێک لەو کەسانەیە کە لەو جوانگەلە کە ئەچن بۆ باقی ناوچەکان ئێران بۆ ساختمان لە کاریگەری لە ساختمان سازی ئێرانە زۆرتر لە ناوچە کوردنشین و ناوچە لوڕنشینەکانن ینی ئەگەر بێتەوە ناوچە کوردنشین و کاری ئەو جوانانەی کە ئەچن بۆ باقی منتەقەکان لە مرکز ئێرانە بۆ ساختمان سازی ئەوان نەمێنن ساختمان سازی لە ئێرانە لەنگە کردیە هەر لەوە بیگرە تا کاریگەر نانواخانە تا دەستفرۆش تا حتا دوکاندار تواو ئەوانە ئەکرێت لە چوارچێ و کاریگەر و زەحمەت کێشا تعریف کردی یەک چت ئەوەی کە من لێرە وتم لازمە کە ئشارێ پێ بکەم حکوومەت ئێران چەند هەم حکوومەت ئیسلامی بل لە حکوومەت ئیسلامی لەسەر ئەوە کاریان کردووە کە منتەقە کوردنشینەکان تەوسعانە یافتە بمێنێتەوە کە شەنە سەندوو بمێنێتەوە لەبەر ئەوە لازمە من وەک نەزەر خۆم کرێکاران کورد کاریگەر و زەحمەتکێش کورد لەو مدەتا بەر لە هەر شتێ کار بکەن لەسەر ئەوە شناخت پیاکەن نسبەت بە حقوقیان لە کنار ئەوە ئەو مبارزە کە ئەیکەن مبارزەیەک هاوبەش ملی تەبەقاتی چینایەتی نەتەوەیی بیت یانەی چون حتا لە نظر لە دیدگای چەپیژە و لە دیدگای چەپیژە و هەر ملەتێک کە زەڵمی لێ بکرێت وەک مەسەڵەن ملەتێک چەوساوە ستەمدیدە حەقە کە پشتیوانی لێ بکرێ هەر لەبەر ئەمە کوردیش وەک ملەتێک کە زەڵمی لێ چووە هەروە کە شارم پێکرد لە دیدگای چەپیژە و حەقە کە پشتیوانی بکرێ لە حقوقەکەی و کاریگەر کوردیش وەک بەشی لەو جنبشە ئەتوانێ هەروواکە وتم بە دیدگای ملی تەبەقاتیە و پەرە بن بە مبارزەکانیان و لە چوارچێوێک ملی تەبەقاتیە ئدامە بن بە مبارزەکانیان و هاوڕێ فواد هاوڕێ کەوسەر هەروە کە هەموو لایەکمان دەزانین ڕێژەیەکی بەرچاو لە ئەندامانی بزوتنەوە جۆرا و جۆرەکان ژنان پێکی دێنن و هەروە بزوتنەوەی کرێکاریش تەبعاً جێگای ژنان لە بزوتنەوەی کرێکاریدا لەکوێدایە و هەوڵەکان لەم بارەیەدا دەبێت چۆن بێت خۆی پێشەوە من پێم خۆشە باسیەوە بکەم کە خۆی بزوتنەوە ینی چی بزوتنەوە من پێم وایە کەرەستەیەکە بۆ پێکێنانی ئاڵگۆڕ چ سەرەتایی بێت چ بنەڕەتی بێ بە شێوازێکی مەدەنی ئەگەر ئێمە تیش بخەینە سەر ینی لە دوورەوە چاو لە وەزعەکە بکەین لە ماجەراکە بکەین ئێمە دەبینین کە ئەگەر هیچ نەبێ 50% دانیشتوان یا خەڵک ژنان پێکی دێن ئەگەر زیاتر نەبێت بۆیە ژنانی کرێکاریش لێرەدا ژنانی کرێکاریش دەتوانین تیش بخەینە سەری کە ژنانی کرێکار ڕێژەیەکی زۆر بەرچاون یعنی ئێمە ئەگەر بین دەستەبەندیان بکەین بە ئەنوا و ئەقسام ئێمە هەمانە کە ژن لە شوێنی جۆرا و جۆردا خەریک بەکارە بەڵام بەداخەوە جۆرێک نائاگاهبوون لە نێو ژناندا لە نێو تەیفی ژندا زۆرە بۆ ئەوەی کە جوابی پرسیاری جەنابەت بدەمەوە کە جێگای ژن لەکوێدایە من دەتوانم بڵێم تۆ هەر باسی مەسەلەی کولتور بکە باسی سونەت بکە لە ئێراندا لە بەتایبەتی تر لە کوردستاندا مەسەلەی کار بۆ ژن وە داهات پەیداکردن جۆرێک عیبێ ینی ژن بەسراوەتەوە بە چوارچێوەی ماڵەوەکە کاری ژن کاری ماڵەیە جۆرێک ینی چۆن بڵم نسبەتیان داوە بە ژنەوە لە حاڵێک داوانیە من لەگەڵ ئەوە نیم ینی ئەو قسەیانی بەو معنایە نییە کە من ئای دەڵێم کە ژنان نابێت لە ماڵ کار بکەن و یا شتێکی لەو شێوە چون زۆرێک لە ئەو کەسانی کە دژایەتی لەگەڵ بزوتنەوەکان دەکەن و بەتایبەت بزوتنەوەی ژنان قسەیان لەسەرەوەیە کە بزنەوەی ژنان باسی ئەوە دەکات کە ژنان لە ماڵە بێنە دەرێ و کاری ماڵێ نەکەن و نازانم پیا بچەوسێنەوە بنەوە نەخێوان نیەسن ئێمە
وەکو ینی من ئەگەر لە ڕوانگەی خۆمەوە لەسەر بزوتنەوەی ژنان قسە بکەم نەخێر بزوتنەوەی ژنان لەگەڵ پیا و کێشەی نییە لەگەڵ بیرۆکە پیاوانەکەیە کە کێشەی هەیە یعنی من دەتوانم ژنێک من بەڵام بیرۆکەی پیاوانم هەبێ من لەگەڵ ئەو بیرۆکە پیاوانەیە کێشەم هەیە جا لەسەرەوە پێم خۆشە باز لەوە بکەم کە ژنان لە کۆمەڵگای ئێمەدا لە شوێنە کارەکان تووشی هەندێک مەسەلە دێنەوە کە ڕەنگە پیاوان ئەو کێشانیان نەبێکەن ئەوی کە نائەمنیە لە شوێنی کاردا تو کارفەرماکە دەگەر پیاو بێ خاناخات و دووچاری نائەمنی و نیگەرانیت هەیە لەو مەسەلەی بۆ فەرهەنگەی کە زاڵە لە دەقیقەن و هەروەتر تۆ خانەوادە و منتەقە و دەوروبەری خۆتە کە فشارت بۆ دێنێ یعنی کە تۆ بەردەوام ڕۆژانە بچێ سەرکار ڕەنگە دەیان شتی زۆراجۆر لەسەر تۆ ساڵ بێتەوە لێرەشدا فشارێکی دیکە لەسەر فشارێکی سنەتی و منتەقەیە لە کللتوری تۆ نەشئەت دەگرێت وە لە پرۆپاگەندەی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە کە پێم وابێ لە دانیشتنی هەشتمێتی لە دوای ئینقلابی 57دا کە باز لەوە دەکرێت کە یعنی جۆرێک پرۆپاگەندە بۆ دەکات کە ژن ببەستێتەوە بە ماڵە و نوعێک ئەو شتە شەریعەتی دەکاتەوە نوعێک دەکاتە وەزیفەیەک لەسەر ژنان کە چوارچێوەی ماڵ بەبێ ژن نازام تووشی قەیراندێ و منداڵ بەخێوکردن و ژنوا و ژنوە یعنی لەو ڕوانگەەوە بۆی دەسێت کە متاسفانە ژنانیش یعنی سوء-استفادە لە بیر و باوەڕی ژنان و کۆمەڵگا بەگشتی دەکات و ژنان دەبەستێتەوە لە چوارچێوەی ماڵەدا و ئەوە نائاگاه و داخرا و دایان هێڵێتەوە هەروەتر دەکرێت باز لەوە بکەیت کە لەو مەسلەی کە باس کرد کە هەوڵەکان دەبێت چی بێت من پێم وایە یەکەم مەسەلە و گرنگترین مەسەلە ئاگاهکردنەوەی ژنانە و ئەوە تەواوی بزوتنەوەکانی دیکە ینی ئەرکێکە دەکرێت سەرشانی هەموو بزوتنەوەکانی دیکە ڕاستە ژنان وەک خۆیان هەنگاونەری ئەسڵین بۆ ئاگاهکردنەوەی خۆیان بەڵام بزوتنەوەکانی دیکەش دەبێت هاوکار و هاوڕێ بن لەگەڵیان و هاوچەریب لەگەڵەوان بڕۆنە پێشێ چونکی پێشتریش من ئاماژەم پێکرد و ئەگەر ئەسەن ئەو شتە ئاوە بزوتنەوەی ژنان بە بێژنی کاریگەر ناتوانین لەبەرچاو بگری ژنی کرێکار و ژنی کرێکار یا بزوتنەوەی کرێکاریش بە بێ بزوتنەوەی ژنان معنا پێدا ناکە یعنی تەواوکەری یەکترن چونکی ناتوانین لێکیان جودا بکەیەوە بۆیە دەبێت بە هەموو لایەک هەوڵ بدرێت بۆ ئاگاهکردنەوەی ژنان لەسەر مەسەلەی داهات و کار و معیشەتی خۆیان پس ڕۆڵی یەکەم و نەقشی یەکەم هەوڵی ئەوڵ ئاگاهکردنەوەیە وەکو ئێستا دەبینی خۆشبەختانە لە مەریوان کۆمەڵێکی زۆر لە ژنان کەوتونەتەوە پرۆسەیەوە کە ئەوان بۆ ئاگاهکردنەوەی ژنان لەسەر معیشەت و داهاتی خۆیان بۆ دوایی کە من ئاماژەی پێدەم لەسەر ئەوەی کە ژنان بە قەولی معروف دەستیان لە ژیرفانی خۆیان دابەوە ئیستقلال بەدەست بێنن لە حاز ماڵیەوە و تەبلیغ و پرۆپاگەندە و هەوڵ دەدەن بۆ ئەوە کە ژنان لە بوارەوە ئاگاه بکەنەوە یەک شتی دیکە کە دەتوانم وەک هەوڵی دووەمە هەوڵێکی دیکە کە دەتوان باسی بکەم میدیایەکە میدیاکان بەتایبەت لە کوردستان میدیا کوردیەکان زۆر ڕۆڵ دەبینن لەسەر ئەو شتە یعنی هەر چەندێک کە زیاتر بەرنامە بکرێت لە سەبارەت بەو مەسەلانە و ئاگاهکردنەوەی ژنان و ئاگاهکردنەوەی سەردەم بزوتنەوەکانی دیکە لەسەرەوە مەسەلەیە و پەیوەندی نێوان ئەو بزوتنەوانە بە نظری من کەمەوە دەبێت زیاتر بکرێت و خۆشبەختانە لە حیزبێکی وەکو کۆمەڵەدا کە حیزبێکی سوسیالیستەکە باوەڕی بە عەدالەتی ئیجتیماعی هەیە تۆ ڕەنگدانەوەی ئەو مەسەلەی ژنان ڕەنگدانەوەی ئەو بزوتنەوانە دەتوانین تێدا ببینی بۆیە زۆربەی چالاکانی بزوتنەوەکان چ بزوتنەوەی خوێندکاری بێت چ بزوتنەوەی ژنان بێ بە خۆشحاڵیەوە زۆریان لێرە دەبینم وە دەزانم کە لێرەدا دەتوانێت بە لانی کەم پرۆسەیەک تێبکا بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی کە دیاری کردو خۆی ژنی کرێکار و بزوتنەوەی ژنان باسی چی دەکات تەساوی لە و عەدالەت لە مەسەلەی ئیجتیماعی و اقتصادیدایە ئەو دووشتە زۆر گرینگە بەتایبەت لە دەی ئەخیردا زۆر تاکید لەسەر مەسەلەی اقتصادی کراوەتەوە بۆ ژنان بۆیە هەوڵی سەرەکی بزوتنەوەی ژنان لەسەر تەساوی اقتصادی و ئیجتیماعیە یعنی ئەو دوو مەطلەبەیە کە کاری بۆ دەکەن بۆیە من پێم وایە ژنان زۆر بەرچاون و نەقشیان هەیە لە سەرجەم بزوتنەوەکاندا ناتوانانی تەئسیری وجودی ژنان و تەئسیری ژنان و تەواوی بزوتنەوەکان بەڕای من متەئسرن لە نەقشی ژنان لە نێو بزوتنەوەکانی خۆیان سپاس هەوڕێ فواد باسی پەیوەندی نێوان بزوتنەوەکانمان کرد چۆن دەکرێت پردی پەیوەندی لە نێوان ئەم بزوتنەوانە
بەهێز بکرێت پەیوەندی زۆرتریان بێت لەگەڵ یەکتر بەڵێ بۆ جواب بە پرسیارێک ئەوە هەروە کە شارێژم کرد من ئەو کەسانەی کە لە ناوخۆ چالاکن چالاکەکان لە ناوخۆ ئەوان باشتر ئەتوان جواب ئەم پرسیارانە بنە و لەبەر ئەوە ئەوان لە نزیکە و لەگەڵ ئەو فشارە شەرایتەکە چۆنە چ ڕێگە حل لێ پەیا بکری ئەوان زۆرتر ئاشنان وەلی یەکچت ئەوەی کە من کەم تا زۆر خۆم لە ناخوا لە بەشێ لە کار و فعالیەتەکانە ئەماندی غیر لە دانەی لە مشکڵ ئەسڵیەکان لە کار و فعالیەت چالاکە مەدەنیەکان کەیتر شامڵ توا بزوتنەوەکانەوە چالاکان کرێکاری ژنان خوێندکاری کولەن بەگشتی لە چوارچێ و چالاکی مەدەنیا تعریف کردێت یەکێک لە مشکڵ ئەسڵیەکان لە ناوە و بەشداریکردن کەم خەڵک بوو لە کار و فعالیەتەکانە یانێ من خۆم بۆ نمونە ئێمە لە سنابووین بۆ بەشێ لە کار و چالاکیەکان کە کار ئەکریات مەسەڵەن بۆ نمونێژم جێگێک ئاوا کەم تا زۆر فعالیش بوون ئەنجی ئەوەی زۆری تیا بوو چالاکی کرێکاری خوێندکاری ژنان یانێ دانەی لەو شوێنانەیە کە جز و شوێنە چالاکەکانە لە بابەت فعالیەت مەدەنیە و وەلی من ئەژم ئەمدی دەکرا کار و فعالیەتەکریا بۆ 8 مارس قرار بوو مەراسمی بگیرێت دەکرا لەوە زۆرتر بووایە ئەو ڕێژێ ئەو خەڵکەکە بەشدار بوون وەری ئەو ئەنازەکە لازم بوو من وەک خۆمەڵێم بەشداریەکە کەمتر بوو هەم ئەمە غێر لە ئەو فشارێکە حکوومەت حاکمیەکە یانێ ئەو حکوومەتە پلیسیە ئەو مەسائلە ئەمنیەتیە کە پێشتێ بۆ چالاکەکان ترس لەوەی کە نەکا بازداشت بکرین زندان بکرین یا پەروەندەیان بۆ دروست بکرێت مشکڵێکیان بۆ پێش بێ غێر لەوە ئەمە وەک مەسئلەی کە چالاکەکان ئەتوان فکری لێ بکەنەوە ڕێگە حەلی بۆ پەیا بکەن یانێ لەو حاڵەتە نوخبەگەرا بێتە دەرەوە ئەوەی کە قەتیس و مەحدود بکرێتەوە بە جەمعێک فعال لە هەر منتقەیەکە بۆ فرەی لە کار و فعالیەتەکان هەرە و جەمع بن یعنی لەسەر ئەوە کار بکرێت کە بەشداری خەڵکی زۆرتر بێت شتەکە مردمیتر بکرێتەوە هەرچەند ئێژم ئەوە وەک دەلیل ڕیشەکەی هەڵەگەڕێتەوە بۆ فرەی مەسائل سیاسی و ئەمنیەتی و حتا مەسائل اقتصادی و مشکلات اقتصادی وەلی ڕێبەرێکی مشتەرەکی بێت وەک ئەوەی کە اتفاقا من هاتم بشارە بەوەیش کەم وەک ڕێگە حەل لە ئەکرێ مەسەڵەن لە مەریوانە لەم ئاخرە و شتێکیان دانیا و شۆڕای هەمانگی ڕێکخراوە مەدەنیەکان شتێک ئاوە ئەکرێ لە باقی مەنتەقەکانی ژاهروە چەندانە NGOی فعال هەست لەسەر مەسائل کرێکاری مەسەڵەن کومیتەی هەماهەنگی اتحادیە ئازاد کرێکاران هەرچەند ئەوان NGO نین ئەوان هەر وەک ڕێکخراو کارێکە ڕێکخراوەی هەماهەنگیان بێت بەیەکەوە غێر لەوە بازێ جەمع و گروپ و چکتر هەن ئەوە بۆ وەک فعالیەت کرێکاری فعالیەت خوێندکارەکان هەروە لەو چەند ساڵە لەم بۆ مدەتێک اتحادیە دموکراتیک دانیشتوویان کورد فعال بوو لە ئەمە مدەتێکە ئەوانیش کار و فعالیەتی وایان نەماگە یعنی لەو حاڵەتە بێتە دەرەوە بخصوص عالم شرایطە کەم تا فرە قسە لەسەرەوە ئەکریە هەرچەند فکر ناکەم وەلی ئەکری لە بووچکترین ڕەوزەنەکان استفادە بکرێت بۆ هەماهەنگی فرەتر ئێژم مەسەڵەن بۆ نمونە چالاکان کرێکاری لە ڕێکخراوەکان خۆیانە چالاکان خوێندکاری هەروە چالاکان ژدان مەسەڵەمە NGO بوو فعال بوو کلاسیان دانی ئاموزش مهارەت‌های زندگی فرە کەسیش بەشداریە کریانە جۆرێ بوو کلاسی بوو 200 نەفەر 300 نەفەر ئەوە وەک ڕێگە حەلێکە بەشداریەکە فرەترە بکرێتەوە هەروە کەوتم ئەژم لەسەر ئەوە بکرێتەوە ڕێگە حەل پێیا بکرێت کە بەشداری خەڵکەکە لە چالاکی و فعالیەتەکان فرەتر بکرێتەوە ئەمیش وەک دانەی لە ڕێگە حەلەکان ئەو NGOوە ئەو ڕێکخراوە گەورە و بچووکانە لە ژێر چەترێک هاو بەشە جەمە بوونە و مەسەڵەن هەروواکە وتم بەناو شەورای هەمانگی ڕێکخراوە مەدەنیەکان لە چوارچێوێک ئاوا کار بکرێت تەسیری زۆرترێکە کار و فعالیەتەکان و هەماهەنگی زۆرترێکە بۆ ئەدامەدان بە کار و فعالیەتەکان سپاس هاوڕێ فواد هاوڕێ کەوسەر لە وەڵامی
پرسیاری پێشودا ئاماژتان بە سربەخۆبوونی ژنان لە بواری ئابووریا کرد لە ڕوانگەی ئێوە هاندان و پەیوەستبوونی ژنان بە بازاڕی کارەوە بە هەدەفی سربەخۆبوون لە بواری ئابووریە ئەتوانێت ڕێگایەک بۆ بێت بۆ دەستەبەرکردنی بەشێک لە مافەکانیان بە دڵنیاییەوە بەڵێ چا لێ بکە لە ئێراندا و لە کوردستان بە تایبەتی ژنان چاو لە کەروە چاوەڕوانی داهاتن لەلایەن پیاوە بۆیە وەک شتێک یعنی مەجبورن کۆتا بێن لە زۆر مەسەلەدا لە زۆر جەریاندا و زۆر زەخت و فشار قبول بکەن لەبەرەوەی کە لەوانەیە ئەگەر وەڵامێک بدەنەوە یان داوای مافێک بکەن یان قسەیەک بکەن لەوانەیە ئەو داهاتیان لێ بپسێەوە تووشی بێداهاتی بنەوە داهاتویان تووشی کێشە بێ بۆیە بەڕای من مەسەلەی اقتصادی مەسەلەیەکی زۆر زۆر گرینگە بۆ بزوتنەوەی ژنان یعنی بە تەئکید ژنان دەبێت لە بواری اقتصادیەوە هەوڵ بدەن کە ئیستقلال پەیدا بکەن و دەستیان لە ژیرفانی خۆیاندا بێ و خۆیان بڕیاردەر بن لەسەر کار و مەسەلەکانیان زۆر زۆر تەئسیر دادنێت و ناتوانانی ئەوە لە بەرچاو نەگری بۆ نمونەمان هەیە کە تۆ لە بنەماڵەکاندا یعنی زۆربەی من چاپێکۆتنێکم کرد لەگەڵ هێندێک لە دادگاکان لە ئێراندا و کاتێکە لە ئێران بووم زۆربەی ژیانەکانی کە هەڵنەوەشاون و لە ئاراستەی بەرەو هەڵوەشان چووندان زۆربەی هەرە زۆریان بە زۆری پێکەوە ماون ینی ئەو بە زۆری پێکەوەمانە و ئەو ڕاوەستانش تەنیا لەبەر مەسەلەی اقتصادی و ئابووریەوەیە یعنی گەرەو مەسەلەیە نەبووایە ینی زۆر و فشارەکە ئەوەندە زۆرە بەڵام لە قبال ئەو مەسەلەیەدا کە تۆ ئەگەر ئەو فشارە قبول نەکەی دی لەو بەرەوە تۆ داهاتت لێ دەبڕێ کە داهاتش لێ بڕێ دیارە ژیان بۆ ناکرێت لە تایبەت لە چوارچێوەی کۆمەڵگایەکی وەک ئێران کە تۆ یاساکەی دژ بە تۆیە لە هیچ کۆی ئەو یاسای کۆماری ئیسلامیدا تۆ خاڵێک نبینیەوە کە پشتیوانی لە ژن بکە دیارە هەمومان ئاگادارین لەسەر یاساکانی کە دژ بە ژنان دانراوە پێم خۆش نێم بسمە سەرەوە ئاماژەیان پێ بکەم دیارە لەوانەیە کاتی بەرنامەکە بگرم و بیبن بە پەراوێزێکی دیکەدا بۆیە من تەنیا زەخت دەخەمە سەرەوە بەڵێ بە تاکیدەوە ژنان ئەگەر لە بواری ئابووریەوە بتوان خۆیان داهاتی خۆیان تعین بکەن زوڵم و ڕێژەی فشارێک کە لە سەریانە زۆر زۆر کەمتر دەبێت ینی 150 کەم دەبێت و ئەو هاتنە نێو بازاڕی کارەوە و ئەو هاتنە نێو خۆی داهات پەیداکردنەوە ئەرزش بە خودی ژنەکە دەدانی تو وەختێک دەبینی کە تۆی دیست مەصرف کننده نی خەریکی تەولید دەکەی یعنی تۆ لە بنەماڵەشدا دەبینی هەڵسوکەوتی باو لەگەڵ تۆ فەرقی هەڵسوکەوتی مێرد لەگەڵ تۆ فەرق پەیدا دەکات منداڵەکە حسابێکی دیکە لێ دەبا کۆمەڵگا حسابێکی دیکەت بۆ دەکاتەوە یعنی لە بواری شخصیەتی و ئەرزش پێدانیشەوە دیارە تاسیری لەسەر تۆ هەیە من پێم خۆشە لێرەوە ئیجازە لێەوە بگرم و دەرفەتێک بێ من ڕوو بە خەڵکی کوردستان و ڕوو بە ژنانی کوردستان چەند شتێک ئاماژە پێ بکەم من پێم وایە من لە سەردەمێکدا دەژین و لە وەزعێکدا دەژین کە بەشداریکردن لەو بزوتنەوانە ئەرکێکی سەرشانی هەموو لایەکمانە لە سەردەمی تازەدا جۆری خەباتکردن و مبارزەکردن هاتووەتە نێو کارکردن لە چوارچێوەی بزوتنەوەکاندا جا من لێرەوە داوا لە هەموو ژنان دەکەم لە هەموو لاوانی کوردستان دەکەم کە بە ئاگاهێکی زیاترەوە هیچ کەس ناڵێک کە ژندش بە پیا و هەڵسوکەوت بکات دیارەوە لە مەقتەیەکدا ئەمە هەندێک بەداخەوە لە ژنانێک کە خۆیان بە ژنانی چالاک لە بواری ژناندا دەزان لە بواری مافەکانی ژناندا بەداخەوە لە ڕووی نائاگاهیەوە تووشی ئەوە بوون کە دژایەتیکردن لەگەڵ پیا و ڕەنگە ڕێگایەک بێ بۆ دەستەبەرکردنی مافەکانیان من دەمێت لێرەوە ڕوون بکەمەوە کە نەخێر پیا و ئەمدەن نایە و لە وجودی خۆیدا ئەوشە دروست ناکە کە بێ دژایەتی تۆ بکە یان زۆڵم لە تۆ بکە بەڵکو کولتورێکە کولتورێکی پیا و سالارەیە کە بە هەزاران ساڵ تا ئێستا هاتو تو ناتوانانی یەکشەوە ئەو ئاڵگۆڕی پێک بێنی و ئینتزارت هەبێ یەکشەوە تۆ پیاوەکەی بەرامبەرت هەموو ئەو شتانێک کە تۆ پێ دوایە زوڵمە لە تۆ دەچێت هەمووانە بسڕێتەوە چونکی وەک شتێک نەهادینە بۆ لە دەرونیدا و عەمدەن نییە کە ئەو کێشانە دێتە پێشێ شتێکە کە کۆمەڵگاکە بەسەریدا سەپاندەوە بۆیە من داوا لە هەموو ژنان دەکەم ئەرکێکی زۆر زۆر مێژوویە کە ژنان دەبێت لەو مەقتەدا خۆیان وشیار بکەنەوە هەرچی زیاتر هەوڵ بدەن بۆ خۆ وشیارکردنەوە بە پەیوەستبوون بە حیزبەکانەوە پەیوەستبوون بە نێو NGOکانەوە کارکردن لە نێو بزوتنەوەکاندا مثلەن بۆ نمونە من کە لە بۆکان بووم بزوتنەوەیەکی
ژینکە پارێزی هاتبوو ئاراوە کە زۆر زۆر بەرچاو بوو، ینی بەڕاستی من دەتوان بڵم لە داهاتوویەکی نزیک دایکێک لە بزوتنەوە هەرە سەرکەوتوەکان دەبێت لەو فەزا داخرا و لەو محیتە بەستەیە داتوانیوێتی زۆر هەوڵ بداوە، زۆر کار بکەوە، چەسپاندوێشێتی خۆشی نیشانداوە. بەشداری ژنان لەو بزوتنەوانەدا ئەرکێکەوە دەبێ بکرێت. بۆیە من داوایان لێ دەکەم تا ئەو جەیە کە دەتوانن چ لە دانشگاکاندا چ لە محیتی کار و شۆنەکانیاندا تێکەڵ بن بۆ بزوتنەوانە، یان سندیکای معلمان. ئێمە ڕێژەیەکی زۆر ڕێژەی معلمانی ژن لە بۆکانەوە پێم وابێت لە زۆربەی شارەکانی دیکە زیاترە لە ڕێژەی پیاوەکان، بێننی ئەو سندیکایانەوە، بێننی ئەو فعالیەتانەوە و زیاتر خۆیان نیشان بدەن. هیچ کێشەیەک نییە و هیچ نیگەرانیەک پێش نایێت و کارێکی سیاسی ناکەیت، چەک و چۆڵ ئەو بارۆبار ناکەیت کە کێشەیەکت بۆ پێش بێت. دەتوانی لەو فەزا مەحدودەی کە هەیە، یعنی هەوڵی خۆدێنی ناچارن دەبێت لەو فەزا مەحدودەی کە هەیە هەوڵ بدەین و تەنیا هەوڵێکی کە ئێستا بەرچاوە ئێستا دەکرێەوە پێم وابێ لە داهاتوودا تەئسیر دادنێ ئاگاهکردنەوەی هەرچی زیاتری خۆمانە، ئاگاهکردنەوەی هەرچی زیاتری بنەماڵەکان و دەوروبەر و شوێنی کار و محیتێکی کە تێدا ژیان دەکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ کۆسەر، هاوڕێ فواد، زۆر زۆر سپاسانەکەین کە لەم بەرنامە داوەتی ئێمەتان قبول کرد و بەشداریتان کرد. بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەمان. هەتا دیدارێکی دیکە و بەرنمەیەکی دیکە و پرسێکی پەیوەندیدار ماڵەوە. شێریژیانی بەخشندەی ماڵ و زال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیر نامێشکانێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە تاگەینا دوایی دێن هەتاقیڕێت نادووری دێت سەرما و برسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی شێریژیانی بەخشندەی ماڵ و زال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیر نامێشکانێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە تاگەینا دوایی دێن هەتاقیڕێت نادووری دێت سەرما و برسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی
شێری ژیانی بەخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت میرنامێشتانێت ئەوزان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە تاگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادووری دێت سەرماو بسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووات هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناواتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری